کۆتا ڕۆژەکەشی ڕۆژی جەژنی قوربانە کە پێ ئەوترێ یەوم النەحر، ڕۆژێکی زۆر مبارەکە، بەڵکو ئەتوانی بوترێ گەورەترین ڕۆژانی ساڵە. بۆ پێ ئەوترێ یەوم النەحر یعنی ڕۆژی قوربانیکردن، کە ڕۆژە ئەسڵەکەیەوە پاشان شریعەتی خوا سێ ڕۆژی تریشی داوە بەدەمی بۆ قوربانیکردن. ڕۆژی نەحر ڕۆژێکی زۆر زۆر پیرۆزە، لەبەرەوەی سەبەبی ڕئیسی ئەنجامدانی قوربانی تیا ئەکرێ، بۆیە گەورەیە، هەتا ناوەکەشی بەوە وەنراوە. قوربانی کارێکی زۆر پیرۆزە. لە زمانی عەرەبیە پێ ئەوترێ ئوضحیە یا ضەحیە، بۆیە نامنرا ئوضحیە چونکە لە وەقتی زوحایە، لە وەقتی چێشتەنگایە کاری سەربڕین و قوربانیەکان دەستی پێەکا. ضەحیە یان ئوضحیە ناوی ئەو حەیوانەیە، بۆتە ناوی ئەو حەیوانەی کە سەر ئەبڕێ لەبەر خاتری خوای پەروەردگار تەقەڕوبەن إلى الله سبحانه وتعالى. ئیتر حوشتر بێت، یا مانگا و گامێش و ئەوانە بێ، یان مەڕ بێ یان بزن بێ، کە لەو چوارەیە ئوضحیە ئەنجام ئەدرێ. هەر لەبەر ئەوەش تەقەڕوبە بۆ لای خوای پەروەردگار، یعنی نزیک دەکاتۆ لە خواوە، بۆیە لە ناو کوردی خۆمانە ناو نرا قوربانی. قوربانی یعنی نزیک بوونەوە، تەقەڕوب إلى الله سبحانه وتعالى. چی کاتێک ئەم سنەتە پیرۆزە بۆ مسلمانان کرا بە سنەت ساڵی دووی کۆچی، 15 ساڵی پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ڕۆژوو زەکات و ئەوانەیە شەرع کرا. حکمت لە تەشریعکردنی قوربانی حکمت چییە؟ یەکەم نزیک بوونەوە لە خوای پەروەردگار بەو کارە مبارەکە، بەو کردەوە مبارەکە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە سوورەتێکی دابەزاندووە کە کورتترین سوورەتەکانی قورئانە، سوورەتی کەوثەر. خوای تەعالا بە پێغەمبەرەکەی فەرمێ ئینا ئەعطەیناکە الکەوثەر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر. فصلي واتا نوێژ بکە بۆ خوای پەروەردگار، وانحر وقوربانیش بۆ خوای پەروەردگار ئەنجام بدە. قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له. بڵێ ئەی پێغەمبەری خوا، من نوێژم دروشمەکانی حەج کە لە یەکێ لەو دروشمە پیرۆزانە نوسوک، یەکێک لە نوسوکەکان هەدیە و سەربڕینە، و ژیانم و مردنم هەمووی بۆ خوای پەروەردگارە، لا شەریکە لەهو، کە هیچ هاوبەشێکی نییە و کەسیش ناکەمە هاوبەشی خوای پەروەردگار لە پەرستنەکانمە. زیندوکردنەوەی سنەتی ئیمامی پێغەمبەرەکانە، پێشەوای پێغەمبەرەکانە ئیبراهیم عەلەیه السەلام، کە خوای تەعالا پاش زنجیرەیەک تاقیکردنەوە کە یەک لە یەک قورستر، ئاخر جار خوای تەعالا تاقی ئەکاتەوە بەوەی کوڕەکەی خۆی سەر ببڕێ و بیکا بە قوربانی لە پێناوی خوا. طبعا ئەوە یەکەم جارە کە خوای تەعالا ئەمر بکە مرۆڤ سەر ببڕێ بە قوربانی بۆ تاقیکردنەوەی پێشەوای پێغەمبەران، و ئەویش خۆی و کوڕەکەشی و بەڵکو خانەوادەکەشی ڕەزامەندیان نوان کە تەسلیمی خوای پەروەردگار ببن لە لەحزە زۆر زۆر سامناک و ترسناکەکە کە جێبەجێکردنی فەرمانی خوایە و هەڵاژیاند و ڕاکشانی و پاشان چەقۆکە تیژ بکرێ و بخرێ بە ملی کوڕەکەی. لەو لەحزەیە خوای تەعالا فەرمانی کرد کەوا بەرانێکی بۆ ببن لە جاتی کوڕەکەی سەری ببڕێ و ئیمتیحانەکەی تەواو بوو، سەرکەوت لە تاقیکردنەوەکەیە. وەفەدەیناه بذبح عظیم. ئەوە گەورەترین قوربانیدانە لە پێناوی خوا کە ئینسان ماڵ و مناڵ و کوڕ و کچ و هەرچی هەیە بیکاتە قوربانی خوای پەروەردگار. یەکێکی تر لە حکمەتەکانی قوربانی خۆشەویستەکانم بەخشیندەیی و دەستکراوەیی بۆ خۆت، بۆ ماڵ و مناڵت، بۆ دراوسێت، بۆ میوانت، بۆ هەژاران و فەقیران
ئینسان کە هەیبوو با جارجار دەستی کراوە بێ هیچ نەبێ لە ساڵی جارێک کە ئینسان ئەو ماڵ و سەروەتەی هەیەی هاوکاری وەکو چۆن لە زەکات لە پارەکەی هاوکاریانەکرد ئاوا لە خواردن و گۆشتەکەشە هاوکاریان بێ و ئەمما بنعمەتی ربك فحدث. یەکێکی تر لە حکمەتەکانی قوربانی شکرکردنی خوای پەروەردگارە فكلوا منها لي بخون لو قرباني كأيكن وأطعموا القانع والمعتر وخواردني هجارانيش بدن أواني كداواء وأوانشي كداويناكن كذلك سخرناها لكم خوي تعالى أم شريعتي بو إيوة شرعان دوا تاوكوا لعلكم تشكرون لن ينال الله لحومها أو قرباني كأيكن خوي تعالى قوشتكي بو أونية يعني خوا قوشتي قرباني كاني إيوة ناخوا ولا دماؤها وخوانكشي ناخواتوا يعني بو خوانيه نگوشتكي نخوانكي يعني بو خواي پروردگار سبحانه وتعالى بلكو بو خواتانا بو كار بيروزتان خواي تعالى لگناحكانتان خوش به ولكن يناله التقوى منكم مسلك التقوينا والضلا بأو كاراني كأي كان خواي تعالى تقواتان زياءك كذلك سخرها لكم لتكبروا الله على ما هداكم تكبير تسبيح تهليلي خواي پروردگار بكن تحميد يعني شكري بكن لسر او نعمتاني كخواي تعالى بيتاني داوا ورينمايتاني كردو بوسري وبشر المحسنين ومجدبي بو چاك كاران كخواي تعالى ليان خوش به